ئازاری خۆت بەدا جەرگم لێشی جەرگم لێشی سۆما باشە باش دەبا خەبەرە چی خۆشت دەبێ بەهیا چیە؟ ئەو بوو لە کاتی ئیشێ تەلەفۆنەکەم لە بۆ هات کابرایەکەم ڕاست بارد و تاقیبی نەوەکە ماوکە داخۆ لە چ مەکتەبەشیە دیارە ئەو ڕۆ پێکەت بوو خەبەری دامێ گوتی لا فەرمانبەرانە مەکتەبەکەی ئەتو بەڕاستە بەڕاستە دەبی ببینینەوە جارە دەچی پێکەوە دەچینە مەکتەبەکەی دەچینە کەمی دیرەکەش لێگەرە ئەمە بچینە زۆرێ لۆ لێ ناگەڕێ بابە لۆ لێ ناگەڕێ ئەچینە جیان پێمانەڵێن شێتن ئەمە لۆ شێتی بابە لۆ شێتی چایمانەیە بەس قاوە پێداویستی تایبەتی نە چمان کەمە هەستە خۆت ئامادەکە با بڕۆی دەی دەڕۆی هەستە دەی مامۆستا لێگەرێ ئیشاءالله ئەوەکەنەوەکەمان بەیەنە باشەینە کەمەندی باز دەکەمەندی بۆ دەکەم هەستە با بڕۆی وەرە بەریە وەرە فرموا. يا الله مامۆستا سلام عليكم. عليكم السلام. السلام عليكم. سلام فرموا. صاحب فرمي بكرك يا خو والله ئەوەی هەڕاستی بهاتینە نەوەکەی خۆمان ببینی لێرێ تەڵەبەیە ئەنگۆ چێنە کو هاتنە ژۆرێ والله ئەمن باپیرەی میمە ئەوەش داپیرەی ویە تەڵەبەکە ناوی چییە؟ سۆما دڵزار کەریم چی وینە ئەنگۆ؟ ئەم داپیرمە ئەوش باپیر پۆلی چەندە؟ والله نازانم کوڕەکەم تەمەنی چەندە؟ 10 ساڵە 10 ساڵە بەڵێ باشە بابی ناوی چێ گوتت؟ دڵزار کەریم سۆما دڵزار کەریم بەڵام ئەوڕۆ نییە سبەینە وەرنەوە داوام خەلاص بووە کوڕە خۆ بە گەشتەکەت پێ دەکرێنە بۆ ماکە مەیخە سبەینی بە قوربان دەوام خەلاص بووە سبەینی وەرە بە چاوان بەهیە باشە ئەوە دەرێتە دەما بچین بە تەمای خۆی سبەینی خواتان باشە کوڕی خۆم یەک دقەی ئەو داکو باوچی هەیە ئەگوسی ئیشتتان پێە والله ئەمە دەمانێت چامان پێ بکەیتن باشی لە ناستە ماڵیان کوڕەکەی خۆمەوە چیرۆکەکی زۆر دوور و درێژە ئەزنەوەی بینا ئیشاڵە سبەینی دێنەوە باشە باش پشکێن بڕۆ بەهەیە بڕۆ سەرچاو چاوەکانت کوڕەکە دەبی مامۆستا هەڵمان نەخەڵەتینی بە قەستی وەناڵێ نا بەهیە ئەوەندە ڕەشبینەوە ئەگەر منداڵەکە لێیە بایە مامۆستا پێی پیشان دەدات سەلامت بی زانی خەمی کرێخانی بەهیە خوا گەورێ ئەتو بە خۆت هەموو جارە دڵی من نادەیەوە دەرێ پیاوەکان دەغەم لە ئیشێمە خۆ ئەمە خوامان لە پشتە خوا بەس ئەوە برادرت شم هەیە لە شارەوانی ناوی موسلیحە هەموو جارێ دەگوت مام کەریم ئەگە ئیشە کارەکەت بیست وەرە من لۆت دەبینەوە دە ئێستا تەلەفۆنەش گوێرەکەم داخۆ جێوڕێیەکم لۆ نابیتەوە سەرمانگە چکە خەمی سەرمان غەمن نەبی خوامان هەیە کاک مسلح باشی مام کەریم سەلامەت بی مام کەریم کاک مسلح دەڵێم کورە ئەمن وەزعی من گەرە خراپە بە قورئان بزانە جێوڕێیەکم لۆ بینەوە لە شارەوەی لە جێیەکی هەر ئیشێک بیدەیکەم باشە ئیشی خۆم هەی خوا بیگری خوا ئامۆزای خۆم و دەری کردم ئێستا کەش وەزعەکەم گەلە خراپە گە تو عیلاجەکەم لێ نەکەی بەڕاست هەر ئێستا بێم زۆر مەمنونم لە خوای بەزیاد نا ئێستا دێم هیچیشم خوا حافیز بەهیە
بڕۆتی دە ببوو مارێ هەتا زووە دەچوەکن ئەو برادەرە منای مسلحە دەڵێ وەرە ئێستا ئیشەکردۆ دەبین دەبا بڕۆی خوایە زۆر شکر خوایە زۆر مەمنون یا الله